ژمارەی مۆبایل لە ساڵێکدا ئێستا خۆی لە سەدان هەزار جۆری مۆبایل دەدا، بەڵام تەنیا چەندانەیەک لە تەواوی جیهان دەبنە فلاگشیپی ناوازە. کاتی ئەوەیە باسی دە مۆبایلی مێژوویی بکەین، بزانین چەندیان لێفرۆشراوە، هۆکاری گرنگجەکەیان بۆچی دەگەڕێتەوە، باسی دە مۆبایلی مێژوویی دەکەین لە کوردستان و جیهان زۆر بەناوبانگن. ژمارە دا مۆبایلی نۆکیا 5610 نەوەی ئەکسپرس میوزیک کۆمەڵە مۆبایلێکی ناوازە لە خۆ دەگرێت لە نۆکیا 5300 نۆکیا X3 و 5730 ئەو مۆبایلە لە کوردستان لە ساڵانی 2008-2009 یەکێبوون لە بەناوبانگترین مۆبایلەکان بۆ گەنجان و بۆ خانمان. خاوەنی 20 مێگەبایت ڕام بوون تاوەکو 4 گیگەبایت لە ڕێگەی میمۆری مایکرۆ SD کاردەوە میمۆری بۆ زیاد دەکرا. خاوەنی کیبۆردی سلایدەر بوو، کامێرای سێلفی هەبوو، بلوتوثی هەبوو و خاوەنی شاشەیەکی LCD 2.2 ئینچی بوو. نۆکیا توانی 15 ملیۆن دانە لەو مۆبایلە لە تەواوی جیهان بفرۆشێ. ژمارەیەکی یەکجار زۆرە بۆ مۆبایلێکی لەو شێوەیە و بۆیەش یەکێکە لە سەرکەوتوترین مۆبایلەکان لە جیهاندا. ژمارە 9 مۆبایلی زایۆمی ڕێدمی نۆت 8 ڕاستە مۆبایلەکە نوێیە و لەوانەیە لە کوردستانەوە فرۆشەی نەبوو بێ، بەڵام زایۆمی ڕێدمی نۆت 8 بە کەمتر لە ساڵێک لە 2019 بڵاوکرایەوە زیاتر لە 21.2 ملیۆن دانەی لێفرۆش کە ژمارەیەکی یەکجار زۆرە لە سامسونگ و ئەپڵ زیاتری لێفرۆشاوە لە 2019 لە چاو هەر مۆبایلێک سیر بکرێت. هۆکاری پرفرۆشی ئەو مۆبایلە بۆ تایبەتمەندی بەرز و نرخی کەم دەگەڕێتەوە. خاوەنی 4 تا 6 گیگەبایت ڕامە، میمۆری ناوەچەکەی 64 بۆ 128 گیگەبایتە، شاشەیەکی نیمچە فولسکرینی 6.3 ئینچی هەیە و 3 لێنزی کامێرە و پاتکێکی گەورەی 4000 ملی ئەمپێری و ئێستا ئەو مۆبایلە نرخی کەمترە لە $170. بۆیەش ژمارەیەکی یەکجار زۆری لێفرۆشاوە بە تایبەتی لە هیندستان دەوترا وەکو سەمونی گەرم فرۆشراوە. ژمارە 8 مۆبایلی نۆکیا N7 ئەو مۆبایلەی بۆ ئەو کەسانە بوو لە مۆبایلیان دەزانی، ئەو کەسانی چۆن ئێستا بە دوای خێراترین و باشترین کامێرە و باشترین تایبەتمەندی مۆبایل دەگەڕێن. بۆ ساڵانی 2005 تا 2008 مۆبایلی N7 بە باشترین نیمچە سمارتفۆنی نۆکیا دادەنرا. کامێرەی سێلفی هەبوو، خاوەن ڕامی 32 مێگەبایت بوو، پاتریەکی باش، کیبۆردێکی زۆر باش. ئەو مۆبایلی نۆکیا لە کوردستان بە باشترین مۆبایل دادەنرا لەو کاتە. بۆیە لە تەواوی جیهان نۆکیا توانی زیاتر لە 45 ملیۆن دانە لەو مۆبایلە بفرۆشێ. ژمارە 7 آیفۆن 7 و 7 پلاس. یەکەم آیفۆن شوێنی هێدفۆنی نییە. یەکەم آیفۆن خاوەنی دوو کامێرا بوو. بگومان پێش آیفۆن 7 پلاس مۆبایلی دیکە هەبوون دوو کامێرایان لە دواوە هەبوو، بەڵام لە پێش چاوی خەڵکی جوان نەبوون و شتێکی ئاسایی نەبوو. کاتێکە دوو کامێرەی دواوە بۆ آیفۆن 7 پلاس زیاد کرا، خەڵکی وتیان واو، ئیدی دوو لێنزی کامێرا بۆ شتێکی ستاندارد و ئێستا بۆ 5 دانەش بەرز دەبێتەوە. آیفۆن 7 و 7 پلاس ژمارەیەکی زۆریان لێفرۆشراوە بە شێوەیەک بە تایبەتی لە کوردستان تا ئێستا آیفۆن 7 پلاس بێچێت لە باشترین مۆبایلەکان دادەنرێ و فرۆشی بەردەوامی هەیە. بە تایبەتیش بۆ یاریکردن زیاتر لە 78.3 ملیۆن دانەی لێفرۆشراوە کە ژمارەیەکی یەکجار زۆرە بۆ آیفۆنێک کەوا ڕەخنەی ئەوەی لێگیراوە شوێنی هێدفۆنی نییە. ژمارە 6 سامسونگ گەلاکسی S4. گەلاکسی S4 کاتێک لە 2013 بڵاوکرایەوە تەنیا لە 6 مانگی سەرەتایی بڵاوبوونەوەی زیاتر لە 40 ملیۆن دانەی لێفرۆشرا. ژمارەیەک یەکجار زۆر ریکۆردێک بۆ کۆمپانیای سامسونگ و تا ئێستا ژەو ریکۆردی خۆیان نەشکاندووە. گەلاکسی S4 کاتی هاتە کوردستان لای خەڵکی بە باشترین شاشەی مۆبایلی زیرەک دەبینرا و کەسیش هەڵە نەبووە، چونکە خاوەنی شاشەیەکی ناوازە بوو، خێرا بوو، ڤیدیۆ و فۆتۆی زۆر جوان بوو، بە جوانی لەسەر شاشەکەش نیشانی دەدرا. تاوەکو ئێستاش سامسونگ زیاتر لە 80 ملیۆن دانە لە گەلاکسی S4 فرۆشتووە و پرفرۆشترین مۆبایلی گەلاکسی S لە مێژوودا. ژمارە 5 آیفۆن 8 و 8 پلاس. هەرچەندە لە کوردستان ئەو فرۆشەی نەبووە لە چاو ئەو ژمارەی لە جیهان هەیەی کە تاوەکو ئێستا ئەپڵ 86.3 ملیۆن دانە آیفۆن 8 و 8 پلاسی فرۆشتووە، کەواتە لە آیفۆن 7 و 7 پلاس سەرکەوتووترە. آیفۆن 8 یەکەم آیفۆنە بتوانێت بەبێ وایە شەحن بکرێتەوە. واروەها دوایین آیفۆنە شوێنی پەنجەمۆری هەبێ کە هەر لەو ساڵە ئەپڵ آیفۆن 10 ئاشکرا کرد. یەکەم آیفۆن بەبێ شوێنی پەنجەمۆر و فەیز آیدی کار بکە. بگومان لەگەڵ دەرچوونی آیفۆن SE ئەپڵ گەڕایەوە سەر پەنجەمۆر، بەڵام وەکو آیفۆنی گەورە و فلاگشیپ آیفۆن 8 دوایین آیفۆنە شوێنی پەنجەمۆری هەبێ. ژمارە 4 نۆکیا 1600. ئەو نۆکیایی وەکو کێکی سەر عەرەبانەیەک دەفرۆشە لە تەواوی جیهان، یەکێ لە بەناوبانگترین مۆبایل لە تەواوی جیهان. ڕاستە شاشەکەی زۆر بچووکە، کیبۆرد
کیبۆردەکەی کێشەی زۆر بووە و بەردەوام تۆز و خۆڵ دەچۆ ژێر شاشەکەی ڕامەکەی تەنیا 4 مێگەبایت بوو کە ڕامی مۆبایلێکی وەکو آیفۆن بۆ 3 بۆ 4000 مێگەبایت بەرز دەبێتەوە. نۆکیا 1600 بەهۆی هەرزانی لە نرخەکەی و بچووکی لە قەبارەی و ئاسانی لە بەکارهێنانی لە 2005 تا ساڵی 2009 دەفرۆشرا زیاتر لە 130 میلیۆن دانەی لێفرۆشرا. چوارەم پرفرۆشترین مۆبایلە لە تەواوی جیهان، دووەم پرفرۆشترین نۆکیاشە لە تەواوی جیهان لە مێژوودا. ژمارە 3 مۆبایلی مۆتۆرۆلا ڕێیزەر V3. ئەم فلیپ فۆنەی مۆتۆرۆلا لە کوردستان مۆبایلی ئەو کەسانە بوو گوێیان بە کواڵەتی نەدەدا، تەنیا مۆبایلێکی ناوازە و نوێیان لەدەست بە. لە کۆتاییەکانی 2004 بڵاوکرایەوە، خاوەنی شاشەیەکی بچووک بوو و LCD بوو، کیبۆردێکی پتە و خاوەنی کرانەوە و داخستنێکی هەرە سەرنجڕاکێش. خەڵکی وا هەبووە تەنیا لەبەر ئەم جوڵەیە ئەو مۆبایلی دەکڕی. بۆیەش سێەم پرفرۆشترین مۆبایلی جیهانە کە زیاتر لە 130 میلیۆن دانەی لە مێژوودا لێفرۆشراوە و یەکێکە لە مۆبایلە هەرە سەرکەوتوەکانی مۆتۆرۆلا و ئێستاش هەوڵ دەدەن لە ڕێگەی بەکارهێنانی ناوی ڕێیزەر مۆتۆرۆلا بێنەوە ناو دنیای مۆبایل بە شێوەیەکی گەورە. ژمارە 2 آیفۆن 6 و آیفۆن 6 پلس. دووەم پرفرۆشترین مۆبایل لە مێژوودا آیفۆن 6 و 6 پلسە. یەکەم آیفۆن لە مێژوودا شاشەیەکی گەورەی 4.7 ئینچی و 5.5 ئینچی هەبێ، قەبارەیەکی گەورەی هەبێ. لە آیفۆن 5ەوە کاتی ئەپڵ آیفۆن 6 و 6 پلسی بڵاو کردەوە دنیای مۆبایل هەژە، چونکە ئەو کۆمپانیایە کە خەڵکی پێی وابوو هەرگیز مۆبایلی شاشە گەورە دروست ناکە دروستی کرد. بەتایبەتی 6 پلس یەکجار زۆر فرۆشراوە لە 2014 کە بڵاو کرانەوە. تەنیا بە کەمتر لە 1 ساڵ ئەپڵ 222.4 میلیۆن دانە آیفۆن 6 و 6 پلسی فرۆشت کە ژمارەیەکی پێوانیە بۆ ئەپڵ تا ئێستاش نەیتوانیوە ژمارەی خۆی بشکێنێ. تەنانەت سامسونگ بم هەموو مۆبایلە جیاوازەی خۆی نەیتوانیوە ژمارەیە بشکێنێ. خەڵکی تا ئێستاش آیفۆن 6 یان 6 پلس بەکاردێنن لە دوای 6 ساڵ لە دەرچوونی. ژمارە 1 بێگومان نۆکیا 1100. بێگومان نۆکیا 1100 یەکێکە لەو مۆبایلانەی بە بینینی دەزانی خەڵکی سەردەمێکی چیت بینیوە لە ژیاندا و لە کللتورێک گەورە بووی، چونکە ئەو مۆبایلە ئەوەندە کۆن و بەناوبانگە. تەنانەت ئەو مۆبایلە ئەوەندە سەرکەوتوو بوو نۆکیا 3100 بەهۆی ئەم مۆبایلەوە دەرچوو. بەڵام سەرەتا نۆکیا لە 2003 ئەو مۆبایلەی بڵاو کردەوە کە شاشەیەکی بچووکی دیجیتاڵی زۆر بچووکی کەمپیکسلی هەبووە، سپیکەری میوزیکی هەبوو، لە هەمووی گرنگتر مۆبایل بوو بۆ تەلەفۆن و SMS و قسەکردن و پاتریشی باش بەکاردەهات. تەنانەت فلاشیشی هەبوو. نرخی ئەو مۆبایلە کەمتر بووە لە 75 دلار، بەڵام لە ساڵی 2009 چەند دانەیە کە لە ناو پاکەتەکەی دەرنەهێنراوە بە نرخی زیاتر لە 32000 دلار لە مەزادخانەیەک فرۆشران. گەردەپرسن تا ئێستا چەند میلیۆن دانە لەو مۆبایلە فرۆشراوە، ژمارەکەی یەکجار زۆرە. ئەویش نۆکیا 250 میلیۆن دانە لەو مۆبایلی فرۆشتووە، واتە نۆکیا 250 میلیۆن دانە نۆکیا 1100 فرۆشتووە و ناسناوی پرفرۆشترین مۆبایلی مێژووی پێدراوە. ئەو مۆبایلی یەکەمی زۆرینەی خەڵکیە لەسەر گۆی زەوی لە مێژوودا، تا مێژووش ناوی دەمێنێتەوە. خۆشەویستان ئەمانەت دە لە مۆبایلە مێژوویەکان بوون. پرسیارێک بۆ ئێوە کامل لەو مۆبایلانەتان لە ژیاندا هەبووە؟ ناوی مۆبایلەکە لە کۆمنتی ئەو ڤیدیۆیە بنووسن.